بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتانی بۆ کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ دووبارە لە پرۆگرامی پەیامی ڕۆژاتینەوە خزمەتتان کە کۆمەڵک بڕگە و بابەتی مێمان بۆ ئامادەکردن ئەخوازیین کە تەواوی بڕگە و بابەتەکانمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستیەکی زۆر باش و دڵ و دەروونێکی ئارامەوە تا کۆتایی بینێری پرۆگرامەکەمان بکەن. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ منی ژەروا خۆشحاڵم کە ئەمڕۆ بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست چاک بوومەتەوە بۆی کە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژتان لەگەڵ هاوکارم شێداخان پێشکەش بکەین. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆژی جیهانی گۆچانی سپی کە دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە و چەند چالاکیەک بەڕێوە دەچن لە شاری سلێمانی و لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانیش. تەوەری دووەممان قسەکردنە لەسەرەوەی کە ترسی منداڵ لە قوتابخانە لە دەستپێکی وەرزینوی خوێندن بەتایبەتی و منداڵانەی کە دەچنە قۆناغی یەکەمی بنەڕەتیەوە زۆر جار ئەترسن لە مەکتەب تەنانەت قۆناغی دووەکانیش چەند ڕۆژێک دەچن دوجار دەبێت دایک و باوک بیان بە بۆ قوتابخانە و ڕۆژێک دوو ڕۆژ لەگەڵیان هەیەە لە پۆلەکەشە دەبێت لەگەڵ دانیشێت تا ئەو کاتێک کە ڕابێت ترسی منداڵ لە قوتابخانە بۆچی دەگەڕێتەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری سێمی بەرنامەکەشمان تەوەرێکی تۆمارکراوە کە دروستکردنی شیرینی و خواردنە کە پێشکەشتان دەکەین لەگەڵ چەند زانیاری و راپۆرتێکی تایبەت. بەڵای عزیزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. نرخی دراوەکان وەک هەمیشە بڕگەیەکی هەمیشەیە بۆی کە زانیاریمان دەبێت لەسەر گۆڕان ئەو گۆڕانەی کە بەسەر نرخی دراوەکان دەدێت بە تایبەتی لە ئێستادا کە ئەمریکا باس لە سەپاندنی سزای ئابووری بەسەر تورکیا دەدات ڕەنگە هەمووتان چاوتان لەسەرەوە بێت کە ئایا لیرەی تورکی چه گۆڕانکاریەکی بەسەردا دێت. با پێکەوە بینەری نرخی دراوەکان بین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە تێیدا باز لەو ڕوودا و مێژە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا لە ڕابردوودا ڕوویانداوە فەرمونون بە پێکەوە بینەری ئەو ڕووداوە بێت. پانزەی دەی ساڵی 1940 لە دایکبوونی گەورە زانە و بانگخواز و خێرخوازی مسلمانی کوێتی دکتۆر شێخ عەبدوڕەحمان سمیت ناوبراو یەکێکە لە گەورەترین خێرخوازەکانی ئەمڕۆی جیهانی ئیسلامی و لە ڕێدابینکردنی پێداویستیە سەرەتایەکانی خواردن و دەرمان و خوێندن بە بێ بەرامبەر بۆ بەشی زۆربەی هەژارانی باشووری ئەفریقا بۆتە خۆشەویستی تەواوی هەژارانی دنیا و هەزاران منداڵ و نەخۆش بەهۆی نەبوونی دەرمانەوە لە مردن ڕزگار بکات. شێخ عەبدوڕەحمان سمیت بە هۆی کاریگەریەکەوە لە بواری خێرخوازیدا توانیوێتی ملیۆنان هاوڵاتی ڕێنمایی بکات بەرەو ئاینی پیرۆزی ئیسلام و ببێتە بڵاوکەرەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە زۆربەی وڵاتان و گوند و ئاواییەکانی ئەفریقا و
ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندان قوتابخانە بۆ فێربوون و نەخۆشخانە بۆ چارەسەر و مزگەوت بۆ عیبادەت دروست بکات. هەروەها توانیوێتی هەلیکەر بۆ هەزاران خێزانی ئەفریقا و ژنانی بێسەرپەرشت بڕەخسێنێت. لەگەڵەوەی کە کاربەدەستانی ئەو وڵاتانە ڕێگریەکی زۆر لە هەوڵە خێرخوازی و بانخوازیەکەی دکتۆر عەبدوڕەحمان سمیت دەگرن، بەڵام ناوبرا و هەر بەردەوامە لە کارەکەی و بۆ گەیاندنی هاوکاریەکانیشی چەندان ڕێکخراوی جیاجایی دامەزراندووە. بەڵام میدیاکانی ڕۆژاوا و ڕۆژهەڵات لە ئاست کاریگەری و گەورەی ئەرکە خێرخوازیەکانی دکتۆر عەبدوڕەحمان سمیدا بێدەنگن، ئەوەش بەهۆی ئەوەی لە بری بانگەشە بۆ ئاینی مەسیحیەت بکات، بانگەشە بۆ ئیسلامی پیرۆز دەکات. 15 دەی ساڵی 1991 بە هەوڵ و ماندووبوون و جیهادی بەردەوامی بەشێک لە موسڵمانەکان بە سەرکردایەتی بیرمەندی ئیسلامی عالی عیزەت بیگۆڤیچ وڵاتی بۆسنە و هەرسێک توانی سربەخۆیی خۆی لە چنگ سربیا بەدەست بهێنێت و سربەخۆیی خۆی ڕابگەێنێت و عالی عیزەت بیگۆڤیچیش ببێتە یەکەمین سەرۆکی موسڵمانی هەڵبژێردراوی ئەو وڵاتە کە بنەمایەکی گرنگی دادپەروەری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە وڵاتە پەیڕەو کرد و وڵاتی بەرەو ئاوەدانی و بەرهەمهێنان برد و ئاستی زانکۆکانیشی گەیاندە ئاستی زانکۆ پێشکەوتوەکانی جیهان. بۆسنە و هەرسێک پێش سربەخۆیی بەدەست ئاژاوە و شەڕ و کاولکاری ناوخۆی و دەرەکیەوە دەیناڵاند و ئاستی وەبەرهێنان و ئاوەدانی لە ئاستێکی زۆر نزمدا بوو. بەڵام بە هەوڵی سەرکردەی دڵسۆز عالی عیزەت بیگۆڤیچ توانی کۆتایی بە ناکۆکیە ناوخۆیەکان و دەست دێوەردانە دەرەکیەکانی ئەوروپا و مەسیحیەکان بهێنێت، وڵاتەکەش بەرەو کەناری ئارامی و پێکەوە ژیان و خۆشگوزەرانی و وەبەرهێنان ببات. 15 دەی ساڵی 1801 لە دایکبوونی گەورە نووسەر و بیریاری گەلەی میسر ڕەفاعەت تەحتاوی کە ڕۆڵی گەورەی گێڕا لە بزوتنەوە و بێداری سەردەمی نەهزە و ڕاپەڕین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. 15 دەی ساڵی 1844 لە دایکبوونی گەورە فەیلسوف و شاعیر و ڕەخنەگری ئەدەبی ئەڵمانی فریدریک نیتشە. جیهانی گۆچانی سپی. با بزانین بۆچی ئەم ڕۆژە ناونراوە ڕۆژی جیهانی گۆچانی سپی و ئایا نابینەیان یا خاوەن پێداویستە تایبەتەکانی هەرێمی کوردستان چۆن لەم ڕۆژەدا یادی ئەم ڕۆژە دەکەنەوە و پێویستیان بەچی هەیە. بە تایبەتی ئەوەندێک کە زانیاریمان هەبێەوە ئێستا زیاتر بۆتان ڕوون دەکەن و یەکێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان توانیوێتی گۆچانێکی زیرەکدا بهێنێت بۆی کە ئاسانکاری بێ بۆ باقی هاوڕێکانی دیکەی لەوەی کە کاتێک کە بەسەر شۆستە و شەقامەکانی شاردا تێپەڕن ئەم گۆچانە زیرەکە بتوانێت هاوکار و یاوەریان بێت. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز کاک سەروەر عیزەت کە خۆی خاوەن پێداویستی تایبەتەوە داهێنەری ئەو گۆچانە زیرەکەی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک سەروەر بەخێر بێت. سپاس بۆ توش. ئەگەر لەوە دەست پێ بکەینە ڕۆژی جیهانی گۆچانی سپی لە چیەوە هاتووە چه بایەخێکی هەیە بۆ نابینەیانی ئێمە؟ گۆچانی سپی تەمان خۆی مانات زۆر هەڵەگرێ. یەکێ لەو مانایانەوەیە ئەو گۆچانەکە پێشتر بۆ نمونە لە وڵاتان بۆ لیان لە ئاژەڵ بەکارێنرایە خودت لێدان لە مرۆڤەکان خۆشیان هەتا، بەڵام ئەم گۆچانە ئێستا بەکارێنرێ بۆ کەسێک کە دەست باڵێن لە بری چاوی بکەوێ. ئەمە یەکەم وشەی. سپیش یعنی هەمای ئاشتی، یعنی گۆچانی سپی بەواتای ئامڕازێک کە لە ئاشتیا بەکار بهێنرێت. یعنی لای من بەم شێوەیە لێکدانەوەی بۆکەم. بۆیە 15 دەش کە کراوە بە ڕۆژی گۆچانی سپی لەم ڕۆژای تر کۆمەڵی چالاکی ئەکرێ کە ئەم ساڵی سنتەری ڕۆژنا بۆ نابینیان یەکێ لەو چالاکیانەی کە هەیبووە بوو پێشترێمە یاگدار کردەوە کە کۆمەڵی گۆچانیان بۆ دروستکەین ئیترەوە بوو ئێمەش لەخوا بەزای دروستمان کرد و ئەمڕۆ هەندێکیان لێبڵاوەکەین و هەندێک چانێڵینەوە بۆی کە ڕێگەی کردنەوەی دەورەی یەکۆپیان ببەخشین. ئەو گۆچانانەیەوە دروستان کردو چ جیاوازی کێ لەگەڵ گۆچانە ئاساییەکانی تر؟ جا ئەوە ئەبێ بچینە سەر مواسەفاتەکانی بۆی کە تر جیاوازەکە لێەوە دەرەکەوێت. زۆر باش. ئێستا باسی ئەم گۆچانەی کە خۆت داتهێناوە بیکەی باشترە. بەڵێ ئەم گۆچانە تەوان ئەو باقی گۆچانەکانی تر توانای نیشتانەوەی هەیە، یعنی زیرەکبوونی گۆچانەکە ڕێی لەوە نەگرتووە بنوشتێتەوە. چەند مواسەفاتێکی هەیە لەوانە کاتێک کە بە شۆستەی ئاڕۆی ئەگەر دیوارێک یاخۆ شتێک بێتە بەردەمەکە بەرز بێ ڕێگری لێکا لەوەی بەسەریا بڕۆیت
ئەوە پێتەڵە بربەستێک لە بەردەمتایە وە کاتێکیش کە لە جادەیەکە توێستی سەر شۆستەیەک ئاگدار دەکاتەوەی کە شۆستەیە لە بەردەمتایە پێویستە سەرکەوی بەسەریە و ئەگەر چاڵێ لە بەردەم تا بیا خودت سەری مەنۆڵەکانی خۆمان کە ئێستا پێوی نەماوە بۆ ئەوانش ئاگدار دەکاتەوە کە چاڵێک لە بەردەمتایە سەروەر ببوور ئەم ئاگادارکردنەوەانە بۆ هەر شتێک و جیاوازی خۆی هەیە مەبەستمەوێت چۆن ئاگادارتانەکاتەوە ئایا زەنگێکە ئایا چۆنێ تۆ زانیکە بەڵێ هەر بە زمانی کوردی سەوتی مامۆستا عوسمانە وەرم گرتووە مامۆستا عوسمان بەڕێوەبەری سەنتەری ڕۆژنا هەموو شەکان بە زمانی کوردی پێتەڵێ بۆ من کاتێکە ئەگەی بە دیوارەڵێ بربەستێک لە پێشتا پێو ناڵێ دیوارە چونکە سیارەیە کە بەرزە لەگەڵ دیوارەکە فەرقیان ناکات چونکە ئەم کامێرانی ئەم لە ڕێگەی شەپۆلی دەنگەوە ئیشەکە ئەڵتراسۆنیک بۆیە بەڵام هێماکان گشتیە بۆ منە بۆ دیوارەکە پێتەڵێ بربەستێک لە پێشتا چاڵەکەش گوتم ئەگەر منۆڵێک بێ خود ئەگەر چاڵێک بێ خەڵک خۆیڵکەن بێر پێتەڵە چاڵێ لە پێشتا بەڵام ئەگەر چاڵەکە قوڵ نەبێ تەبیعی پێتەڵە چاڵێ لە پێشتا ئەگەر چاڵەکە قوڵ بوو ئەڵە چاڵێکی قوڵ لە پێشتا بۆی کە تۆی تر بزانیکەوان مەترسیدارترە لە چەند مەودای چەند بێ ئاگدار دەکاتەوە لە چاڵەکە بۆ منەوەی گەر بەرزی بێ دەڵێن دەزین شتێک بربەستێک لە بەردەمیاتی بەڵام خۆ گەر چاڵ بێت ئەم گۆچانە زیرەکە چۆن پێی دەزانێت و دەزانێمە ئەوەن بە ڕێگەی شێوازی گرتنی گۆچانەکە تەبەن خۆی گۆچان بە خواری گیرا تقریبان بە گۆشەی 45 پلە بۆ 50 پلە خوارەکرایەوە بۆی کە لە بەردەم خۆیانەوە بێ بەڵام ئەم گۆچانە بەستونی گریت ئیتر ئەگەر تو هەوڵ بی نیومەتر لە بەردەم خۆتەوە بێ بۆی کە ئەن تۆ فریا ئێوەکەی کاتێک چاڵێک لە بەردەم تابێ یەکسەرم هەستی پێ بکات و ئاگدارە بکاتەوە بەڵام خێرا یاکدارکردنەوەکەی ڕاستەوخۆ لەگەڵ چاڵەکە هاتە بەردەمی و ئاگدار تەکاتەوە تر ئەماوەی کە خۆ شێوازی گرتنی گۆچانەکە باڵین بە هەڵە بەکارێنرابێنە ئەو ئیشی خۆیە کا بە تەواوەتی کێ هاوکارتان بوو لە دروستکردنی ئەم گۆچانە خودەمە بیرۆکەی خۆت بوو یان بۆ پێیان وتیت بیرۆکەکان باڵین لە سانەوە پێنجی هی خۆم بوو وەکو بیرۆکە بە تایبەتەوەی کە بە زمانی کوردی قسە بکە ئەمە هەر کامل هەمووی بیرۆکەی خۆم بوو تەبەن سەباسی زانیاریەکان تریشەکەین کە لە سەرێتی و بەنیسبەت لانی مادی پارێزگاری سلێمانی دابینیان کردەوە بەسپاسەوە کە ئەوان خۆیان لەگەڵ سنتەری ڕۆشتنا کۆنتاکتیان کردووە و ئیشەکان بڕانوتەوە ئیتر ینی با بڵین من خۆم زیاتر لەگەڵ سنتەری ڕۆشنا پەیوەندیم هەبوو چونکە من بەس ئەوان ئەناسی و ئەوانی زۆر نییە ناسم بەڵام تر هەر لەگەڵ ناسینمانی دەستمان کرد بە ئیشێم پرۆژەیە زۆر باشە ئەو کەرستانی کە تیا بەکارتێنەوە وتیشت باس لە مۆسەفاتەکانی تری ئەم گۆچانە ئاکەم بەڵێ ئەو کەرەسانی کە بەکارمەنێناوە پرۆسێسەرێکە پاتری و باتری چارجەر کە باڵێن شەحنکەرەوەی پاتریە و سێ سێنسەری ئەڵتراسۆنی کە ئەمانە ئەو سێنسەرانن کە باڵێن ئەو حەسانن کە بۆ ناسینەوەی بربەستەکان ئاگدار دەکاتەوە و سپیکەرێکیشی لەگەڵایە بۆی کە سەوتەکانێک پێ بڵێت و چەند پیسی تریشی هەیە ناوکە ئەوانە ڕەنگە زۆر پێویست نەبێ باسییان کەین زۆر باشە چەند دانە لەم گۆچانە دروست کراوە ئێستا یاخود لە بەرنامەتانە هەیە زیاتری بکەن و گەورەتر و فراوانتری بکەن لە ئێستا هەفتا و پێنج دانەیە هەفتا دانەی بۆ سنتەری ڕۆشنایە پێنجەکەشی بەجیا لەوانەیە بیفرۆشین بەڵام ئەوەی کە هەبێ وەکو بەرنامە من خۆم لە بەرنامە هەیە کە لە داهاتوە ئیشەکە باڵین پختری کەمایان ڕنگ بێ ئێستا ئەم گۆچانە جیازەکان بە پێشی گۆچانەکەلان داهاتوە بیخەمە ناو گۆچانەکەەوە یعنی کاراسانی وردەکاری بۆ کەم ئیتر و کاتە هەر سنتەریا خود ڕێکرای حەزی لێ بێ ئەو کاتە خۆیتوانێت بێت داوای بکات و ئێمە بۆی دروستکەین زۆر باشەکە سەرەر ئەو حەسانی کە دەدناوە ئێستا بۆ نمونەوە بەڕێزت پێشتر بە ئاماژت بۆ کرد کە ڕاگرێک بێت سیارەیەک بێت چاڵێکی قوڵ بێت یان منهۆڵێک بێت هەرزانێکیان و حاسەیەکە بۆ داناوە کە ئاماژ بۆ نمونە ئەو چوارینەکە وەکو گڵۆب وایە لەسەری ئەوە حاسەیە ئەمانە تەمان ئەمە هەریەکان لە ناوە بمان کرداتەوە یەک دانەی پێوەیە یاخود ئەگەر سێری ئەمەیان بکەین ئەمە شەر ئەو گۆچانەیە بەس بە شێوەی پرۆژێکت بۆی کە خەڵکی بتوانن بیبینن ئەمە هەر ئەو چاوانەیە خۆی یەک دانەیە ئەوەیە ئەو چاوانە هەر دانەی بۆ شتێکە بێت بۆ نمونە بۆ چاڵێکە بێت بۆ ڕاگرێکە بێت ئەمەی سەرەوە بۆ دیوارە بەڵام لە هەمان کاتیشە لەگەڵ ئەمەیە هاوکاری یەکەکەن بۆی کە پێ بڵە قادرمێ لە بەرمتە ئەمە گەر دووری خوێندەوە ئەمان نزیکتری خوێندەوە زانی کە قادرمە لە بەرمتە یعنی مساف ئەمانە خۆیان بە پرۆگرامی ڕێک مخسون یعنی ئەم سیانەگەر هەرێکیان لابەری ئیشی دوانەکەی تریشە ئۆستێنێ تەنها ئەمەیان نەوێ بە تەنیا خۆی ئەتوانێت پێ بڵە بەربەز لە پێشتیانە هەتا ئەمیش زۆر کات کێشە دروستەکە بۆ ئەم سیانە زیاتر بە یەکەوە ئیشەکەنەوە ئیشی پرۆگرامی ناگە بچینە سەری ڕەنگ بە کاتی زۆر بوێت ئەمە بە شەحنیشەکە بێ بدرێت لە شەحن وایە پێشەوەی بچنە دەرەوە
تقریبا 3 سعادێکی بە شحنەوە بەڵام ئەگەر سەرتا پاترێکی تازە بێت 4 سعات کافیە بووی. بەشی چەندەکات ئەو 3 سعات شەحنە؟ ئەو 3 سعات شەحنە تقریبا بەشی 10 سعات بۆ 16 سعاتەکات. يعني كعالم 10 ساعات اگر تو سپیکەرەکەی زۆر بەکاربیێنیت بۆ من زۆر نزیک بیتەوە لە شەر ئەو قسە بکات ئەو کاتە وزە زیاتر بەکارن چونکە سپیکەرەکە بەتەنیا خۆی بەقەدەر هەموو جیازەکان سەرفەکە وزە. ئەمە ئیش پێکردنی چۆنە بێت؟ ئیش پێکردنی هەر دوایەوەی کە پڕکرا لەو با بڵێن شەحنەکەی دوگمەی پاوەری هەیە پەنجەی پیانی ئەکەوێتە ئیش کە کەوتە ئیش ئاگادار دەکاتەوە لەوەی کە کەوتوتە ئیش و دوای ئیشکردنەکەی ئیتر تۆ توانی بەکاری بێنی ڕاستەوخۆ لە هەمان کاتە 3 دوگمەیشی هەیە بۆی کە زانیاریەکانی تری لێوەرگیرکە ساچینە سەری ئەمانن سعاتی تیا بە زمانی کوردی بۆ منە ئێستا من ئەگەر بە تۆ بڵم سعات چەناڵی سعات 10 و 5 دقەیە بۆ نمونە ئەم هەر بە سەوتی مامۆستا عوسمان حتا ئەگەر کەسێک نەشارەزای بێ بڵێن نابینا چای لێنەبێ ڕەنگ بێوە بزانێ مامۆستا عوسمان خۆی سعاتەکە بۆ خوێنێتەوە هەنی بە شێوەیەکی زۆر تەبیعی خوێنێتەوە و بەروار و بۆ منە پێ بڵێ ئەمڕۆ سێشەممە یاخود پێ بڵێ ئەم شوێنێکی ئێمەتیان پلەی گەرمی ئێرە چەندێکە ئەمانە هەمووی پێڵێ و ئەگەر گۆچانەکە بە شێوەیەکی سونی بگری بیسوڕێنیتەوە ئاڕاستی قیبلەوە بۆ دیارەکە بوون کەسێ لە شوێنەکان نوێژ بکاتیان لە شوێنێکا وەستا و دوای بیرێکی ڕووی لەکوێ بووە یخۆ ناکرێت دەستبال دار و دیوارەکە هەتای دۆزێتەوە شوێنەکەی خۆی هەر لە ڕێگەی قیبلە ماکۆ توانێت ئاڕاستەکەی خۆی دووبارە بدۆزێتەوە. زۆر باشە بیرتان لەوە کردووەتەوە مادام زیرەکە باو زانیاریشی تیابێکە بۆ نمونەوەکو بەرنامەی سایجی کە شوێنێکی تیا تهدیدەکەی بۆ نمونە تۆ لە ماڵەوە بۆ بازاڕەکە تهدیدیکەی پێت بڵێ بۆ لای ڕاست ئەوەندە مەترد ماوە بۆ ئەملا بۆ ئەولا بۆ کاتی کاگەرێکێک شارەزایی نەبێ یا ئەگەر نابینایەک یەکەم جار و دووەم جاری بێ کە بچێتە بازار تا و کاتێک کەڕادێت گۆچانە زیرەکەکە هاوکاری بێت. وەکو بیرکردنەوە بیرمان لێ کردو بەڵام ئەو کێشەی هەیە لەبەرەوەی GPS لە وڵاتی خۆمان زۆر مەزبوط نییە ینی ئێستا بۆ نمونە من ئەو شوێنی کە ماڵی خۆمانی لێ لەسەر GPS سێرم کردووە وەک بیاوانێک وایە هیچ هەڵکاریکی بۆ نەکراوە لە کاتێکا چەند سە ماڵێکی تایە هیچیان حسابیان بۆ نەکراوە کەواتە زۆر کات GPS کێشان بۆ دروستکە ئەمما مەگەر بۆ ناوەندی شار زۆر با بڵین تۆزێ مەزبوط کرابێ لە ئێستا بەڵام لەگەڵەوەش هەر هەوڵی بۆین دانەیە و کوتێز دروستکەین بۆی کە بزانین ئەگەر سەرکەوتوو بوو زیاتری لێ دروستکەین و بێجگەل لەوەش ئەو GPS نرخەکەی تۆزە گرانترە چونکە GPS-ەکە بە ئێستا ئەم خۆی گۆچانەکانین بە $53 GPS-ەکە لەوانەیە بەس خۆی بچێتە $20 یعنی بەس بەتەنیا خۆی بەبێ ئەوەی کە بیبەستین بەبێ و هیچ مەسرفێکی تری بچێتە سەر بۆیە لەبەرەوەی ئەفو ئەم وەجبەی پارێکی و کەمی بۆ دابین کرا با بڵێن پارەکە باش بەڵام عادەدی گۆچانەکان زۆر بوو نەمانتوانی GPS بۆ دابنین. زۆر باشە هاوکاری ئەوانەش دەکایە ئەو مۆسەفاتانی تایە کە هاوکاری و کەسانش بکات جگە لە نابینا نابیستی ژوون بۆ ئەوان ئەبێ پرۆژەی ترکەین چکە ڕاستیەکەی بۆ ئەوان ئەو کاتە تەنها برایل حەلە بێت برایل با بڵێن نووسین نوکتە نوکتە چونکە ئەو کە سەودەکەش تێنەگات ناتوانێت هەزەیەک لەسەری بێ حاڵەتانە دوو هەزەی جیاواز چکە هەزەی جیاوازی ئەو کاتە ئەبێ شتەکانی تر هەمووی لابەرن بۆ سەعات و بەروار شتەکان هیچی ئیسفادەی نامێنێ بۆ ئەو ئەبێ هەمووی لابەرین و یعنی باشترین ڕێگا ئەوەیە کە بە تایبەت بۆی دروستکەینەوە. زۆر باشە نابینایانی دەرەوەی هەرێمی کوردستانی دەرەوەی عێراق ئایا داهێنانیان هەیە بۆ ئاسانکاری خۆیان کە ئێوە چاوتان لەوان کردبێ یاخود نا سبێنەوە ئەم پرۆژەیەتان تەقدیمی ئەو وڵاتانی دیکەشی بکەن هەم لە ڕووی ئابووری و خۆتان سوودی لێ ببین و هەم ئەوانیش سوود لە فکرەکەی ئەوە ببینن. وڵی ڕاستیەکەی من خۆی زۆر زۆر کەم یان تێکەڵ با بڵێن نابینان هیچ زانێریکی ئەوتۆم نییە لە سەریان تا ئەوەی کە بزانم بەڵام ئەوەی کە بزانم برادێکی خۆم خزمێکیان لە نەرویجە لە ڕێکخراوێکە وتی ئەگەر بێمەوە بۆ کوردستان نمونەیەک لەگەڵ خۆما بم بۆی کە ئەوانیش بتوانن ئەگەر بەرڵیان بوو داوای زیاتر داوای بکەن و بۆیان دروستین لێرەوە. زۆر باش کاک سەرۆر با بێنە سەر زانیاریەکان کەوتە دواتر باسیەکەین بزانین ئەو دوگمانە دوگمە یەکەم بۆ چییە دووەم بۆ چییە ئەو سێ دوگمەیەکە بە یەکەوە نەگەر باسێکی ئەو زانیاریانەمان بکەین. دوگمەی یەکەم تەمان هەر دوگمەیەک سێ ئیشی هەیە خۆی کلیک دەبڵ کلیک لۆنگ کلیک یعنی ئەگەر یەک جار پەنجەی پیانێمە کلیکی لێ کردووە ئەگەر دوو جار پەنجەی پیانەوە بە دەبڵ کلیک ئەگەر دەستی لەسەر ڕاگری لۆنگ کلیکی پێوترێ دوگمە یەکەم یەک کلیکی لێ بکەی یەک پەنجەی پیابنەی بەروارت پێڵێ ئەمان بەروارت پێڵێ دوگمەی ناوڕاستی ئەگەر یەک جار پەنجەی پیابنی ئەچێت سەر قیبلە نما بۆی کە تۆ قیبلە نماکە بەکاربێنی ئەگەر دوو جار پەنجەی پیابنێ یەکەم جار چی پێڵێ ئاها دوگمە یەکەمێن ئەگەر دوو جار پەنجەی پیانیت پلەی گەرمی پێڵێت ئەگەر دەستیشی لەسەر ڕاگری ئەو کاتە سەوت و کزی گۆچانەکە با بڵێن تەحدیدەکەی خۆ
دوگمەی ناوەڕاستیش وەگوتمان قیبلە نمایە بەس دوگمەی ناوەڕاست تەنها قیبلە نمایتیە چونکە زانێریی وامان نەبوو بخێن سەری دوگمەکان بەشیوان نەکرد کە هەموو زانێرکانن خێنە سەر دوگمەی سێهەمیش سێ ئیشی هەیە یەکەم کلیکەلەیەکەی بەروارە پێڵێ ئەگەر دوو جار دەستی لەسەردانیت ئەو کاتە ناوی ڕۆژەکانی هەفتە و پێڵێت ئەگەر دەستیشی لەسەر ڕاگری و کاتە و سەوتەکە کزەکە بە پێچوانی دوگمەکەی ترەوە بیرتان لەوە کردوێتەوە کە ئایا ئەمە لە شوێنێکی قەرەباڵقی لە بازار لە کاتێککە ئۆتۆمبیل هەیە هاژی ئۆتۆمبیلەکان کەسی نابینە بە ئاسانی گوێ لێگرێ ئەتوانێت گوێ لێ بێت وەکو گوێ لێبوون گوێ لێ بێ بەس قەرباڵغینە بازار شتێک نییە کۆنتترۆل کرێت چونکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکترە گۆڕێ بۆن منە لاانێ بڵێن لە شاری سلەیمانی بەر بەلەدیەکە لاانێ قەرباڵختر بێ بۆن منە لە شوێنێکی تریان حەوزەوشکەکە قەرباڵختر بێ لە شوێنێکتر بۆیە ناتوانین کۆنتترۆلی هەموو شوێنەکان بکەین ئەمە ئەوەی کە بین تاکە چارەسەرەوەی کە سەوتێکی زۆر بەرزی بۆ دانی ئەو سەوتە زۆر بەرزەش پێویستی مەمکەوەرەیەکی گەورە هەیە واگەر سێرکەین لاشی گۆچانەکە ئەوە گەورە نییە مکەوەرێکی گەورەی تاجێ بێتەوە ئەو مەوازانی کە لەناو ئەو جیازەیە بەکارهێنراون چی و چییە؟ خۆشتان دروستیان دەکەن هەمویان قاڵب و مەوادەکان هەمووی ئەم قاڵبانی کە دروستیەکەم هەمووی بە سریدی پرنتەر دروستم کردەوە سریدی پرنتەر با بڵێن پرنتەری تودیمانێکە بەعام لە کوردستان باوە وەرقەی خەیتە ناو بە تودی باڵین ئەو وێنەی کاتێ بۆ دەرکات ئەم سریدی پرنتەرە بەتەوەرەی یەک سوای زیێتیش ئەجوڵێ هەتا اینجا مادەیەکی تیا پێوترێ فیلامنت پلاستیکە ئەیتوێنێتەوە و بە هەر شوێنێکە کە ڕۆی عنیوەکو نەخشێکیشە هەتا هەمووی تەواوەکات ئەم فکرەوە چۆن بۆ هات کاک سەرۆ فکری کامێن ئەمەی گۆچانەکە خۆی هەر هەمووی بەعام گۆچانەکە ئەو ناو ئەو جیهازە و مەوادانی کە ئاوا بە ئەکس وای ئەڵێ ئەی بەم ئەو سریدی پرنتەرە خۆی هەیە من بەس کڕیمە بەکارمێنەوە وەکو سریدی پرنتەرەکە بەڵام وەکو دروستکردنەکە ڕاستیەکەی من خۆم پێش ئەمەژار ئیشی ترم کردووە ینی حتا ئەوەش جاری ئاڵم پێم سیرەکە گۆچانەکە بەناوەنگچکە ئیشی بەقەوەترم زۆر هەیە ئەوان بەناوانگ نەبووە گۆچانەکە زۆر باشە دوایین پرسیارم تا چەندە خەڵک لە شەقامەکاندا دەبێتە گۆچانێکی سپی بۆ نابینایان وڵات تا ڕادێکی زۆر باش چونکە حتا لاانێ خەڵکێکی ئاساییش پێی خۆش بێ کە بەدەستێت چونکە تا ئێستا ئەگەر تێبینیمان کردوێ شتێکی وامان نییە بە زمانی کوردی بێ وەکوتر خەڵک تا چەندە دەبێتە گۆچانی نابینایان لەسەر شەقامەکان هاوکارتان دەبن ئەگەر نابینایە گۆچانی بەدەستەوە نەبێ هاوڵاتێکتر دەبێتە گۆچانی دەستیت و پێپەڕێنێتەوە هاوکاری دەبێت بەڵێ وەڵا خەڵکی کوردستان لەخوابەزای بەعام کەسانی باشن ینی هەرەونی کە هەست پێ بکەن کەسەکە پێویستی بە هاوکاریە ڕاستەوخۆ هاوکاریەکەن ئەوە شتێکە ینی توانین بڵێن شانازی پێوەگەن کە لە کوردستان بەو شێوەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەروەر ئەزدات زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تاوانەکان سەرکەوتوو بن لە هەموو بارەکان ئینشاڵڵا دووبارە زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵتان. بینەرانی عزیز ئێستا هەشتەنتان ڕادەکێشین بۆ چەند زانیاریە کە ئایا دەزانی کە تیژڕەوی کولەیەک لا یەکەم ساتی فڕینی 1065 مەترە لا چرکەیەک داواتە سێ ئەوەندە تیژڕەوی دەنگە. دووکەڵی جگەرە زیاتر لە 200 مادەی کیمیایی ترسناکی تێدایە کە 43 مادەیان ڕاستەوخۆ دەبنە هۆی شێرپەنجە. جۆرێک مێرولە هەیە هێرشە کاتە سەر جۆرێکی تر لە مێرولە دوای تاڵان بردن و دەست بە سەراگرتنی هەموو کەلوپەلەکانی دواتر وەکۆی لە ئیژوکاریان پێ ئەکەن. نەعامە 75 ساڵ ئەژی و واتە تەمەنی 50 ساڵی ئەتوانێت زاوزێ بکات و وەچە بخاتەوە. لە ڕووی زانستیەوە مۆز بە سەوزەدا ئەنرێت بەڵام تەماتە بە میوەدا ئەنرێت. ئەو تاکەندامەی لەش لەگەڵ تەمەنی مرۆڤدا گەشە ئەکات بە درێژایی ژیانی تەنها لوتە. قەبارەی دڵی نەهەنگی شین هێندەی ئۆتۆمبیلێکە و زمانیشی 5 مەتر درێژە. تۆڕی چاوی مرۆڤ لە 135 ملیۆن خانەی هەستیار پێکاتۆ و بەرپرسیارە لە وێنە و ڕەنگەکان. کۆی ژمارەی ئەو دەریایانەی لا وڵاتی کەنەدا هەیە زیاترە لە کۆی گشتی دەریاکانی هەموو وڵاتانی جیهان. ژمارەی ئەو گەشتیارانەی ڕوەکەنە فەڕەنسا زیاترە لە ژمارەی دانیشتوانی ئەو وڵاتە کە ئەگاتە 6 ملیۆن کەس. لا وڵاتی چین 50,000 ڕووبار بوونی هەیە. بیبەری تون زۆرترین ڕێژەی ڤیتامین سی تێدا بە بەراورد لەگەڵ سەرجەم میوە و سەوزەکاندا. مرۆڤ کە لەدایکە بێت 300 ئێسکی هەیە بەڵام دواتر کەمە بێتەوە بۆ 206 ئێسک. بە تواناترین ئەندامی لەشی مرۆڤ زمانە.
گەدەی مرۆڤ پێگاتووە لە 35 ملیۆن لیکەرێنی هەرسکەر. ژمارەی خەڵکی نەخوێندەوار و ناڕۆشنبیر لە جیهاندا ئەگاتە ملیارێک. سەری مار تا دوای نیو سەعات جیابوونەوەی لالاشەی هەر بە زیندویی ئەمێنێتەوە. لە 150 گیان لە بەرانی دەریا لە جیهاندا لا وڵاتی مەدەغەشقار ئەژین. ئەگەر فیل بە وەستانەوە گیانی دەربچێت ئەوە دوای چەند سەعاتێک لە وەستانی دڵی ئەوسا ئەکەوێتە سەرزەوی. نێرینەی ڕێوی با درێژایی ژیانی یەک مێ هەڵەبژێرێت. ئەگەر مێیەکەش لە ناوچوو ناچێتە لای هیچ مێیەکی تر. وڵا بینەرانی عزیز تەوەریەکەمان باز لە ترسی مناڵەکەین بە تایبەت مناڵانی قۆناغیەک کە کاتێک دەچنە قوتابخانە بزانی هۆکاری دروستبوونی ئەو ترسیان چییە؟ ئایا ترسەکەیان دوورکەوتنەوەی لە دایک و باوکیان یاخود چه هۆکارێکی؟ ئەم تەوەرەمان با میوانداری زۆر بەڕێز خاتوشن و حسێن توێژەری دەرونی گفتوگۆی لەسەرەکەن. خاتوشن و زۆر بەخێر بێت. سەرچا ئەگەر پێمان بڵێ بزانین هۆکاری چەکە مناڵ بە تایبەت قۆناغیەک کە سەرەتا چنە قوتابخانە هۆکاری و ترسیان چییە و بۆچی ئەگەڕێتەوە؟ زۆر سپاس بۆ میوانداریە. خۆی هەستکردن بە ترس بە شێوازێکی سروشتی خۆی شتێکی زۆر ئاسایی و زۆر طبیعیە و ئەگەر ئێمە شتێکی یعنی ڕوبەڕووی شتێکی تازە بینەوە ترسێک و دڵە ڕاوکەیەکمان هەبێت و یا دەممان و شک بێتەوە مانە زۆر ئاساییە. بەس هەنێک کات ئەم ترسەوای لێ کە مناڵەکە تووشی حاڵەتی ڕشانەوە بێت، تووشی حاڵەتی زۆر ناخۆشی دەرونی ئەبێت و وای لێ مناڵەکە ترسێک هەموو ئەندامەکانی یەکرێتەوە تر ترسەکە دەرونی بێ یا جەستەیی بێت. کاتێ نزیکە بینەوە لە سەرەتایکردنەوەی قوتابخانەکان هەستەکەین هەنێ لە خێزانەکان تووشی دڵ ڕاوکێکی زۆرە بن، تووشی قەیرانێکی زۆرە بن، نازانن بەڕاستی چی بکەن. مناڵە بۆچی تووشی ئەم ترسە بووە. ئێمە ئێستا پێناسی ئەوەکەین کە مناڵ بۆچی یعنی تووشی ئەم ترس و دڵە ڕاوکەیە بێت لە قوتابخانە. بریتە لە تێڕوانینێکی زۆر ناسایی و ناسروشتی کە مناڵ لە لای مناڵ و هەرزەکار دروستە بێ بە تایبەتیش لای مناڵەکە و ئەو بە هەموو شێوازی ڕەتی یەکاتەوە کە نەچێتە قوتابخانە بە هیچ شێوازی قبوڵی ئەوە ناکات کە ئەم مناڵە پێ بنێتە ناو قوتابخانەوە. ئەمە شۆکارەکانی زۆرە کە ئێستا لێرە ئێمە باسیەکەین. هەنێ لە دەروونناسەکان ئەڵێن ئەمە لەوانەیە هەر ترسێک بێ، هەنێکیشان ئەڵێن نەخێر ئەمە لەوانەیە نەخۆشیێکی جەستەیی بێ کە مناڵە ناتوانێت بەوتە دەری بڕێ بە شێوازی جەستەیی ئازاری سگێش و ئازاری سەرێشە بەم شێوازانە دەری ئەبڕێت. بەڵام ئەم ببوورە زۆر جار مناڵی وهەیە کە ئەچێتە قوتابخانە ئەگرێت دوجار مامۆستاکەی پەیوەندی و پێوەکە ئەڵێ بیری دایک مەکەم یان بیری باوک مەکەم یان مناڵی وهەیە کە دێتەوە ماڵ ئەڵێ بۆ گریاوی لە قوتابخانە ئەڵێ ترسام کە تۆ لە ماڵەوە نەبی بچی بۆ شوێنێک من بەجێ بێڵی. ئەمەش هۆکارێکی سەرەکی ئەوە نییە چونکە بە درێژایی 6 ساڵە مناڵە لە دایک و باوکی دوور نەکەوتێتەوە. ئەمە شتێکی سەیرە بەلایەوە کە بۆ تاقێک بێت یا بۆ ڕۆژێک بێت لە دایکەکە یان لە باوکەکەی جێ ئەبێتەوە ئەچێتە قوتابخانە. زۆر ڕاستە. ئێستاشی دەخان ئێمە باسی هەموو هۆکارەکانەکەین بەڵام یەکەم هۆکار کە زۆر گرنگە کە وای لەوە کردووە کە مناڵەکە یعنی تووشی ئەم ترس و دڵە ڕاوکەیە بێت دابڕانە لە ماڵەوە. بەڵام با بزانین ئێمە چۆن بزانین ئەمە ترسە لە قوتابخانە ترسێکی تر نییە کە ئەم مناڵە بۆی دروست بووە. ئەو مناڵانەی کە ترس لە قوتابخانەیان هەیە بە تایبەتی بەیانیان یا کاتی دەوام کاچن بۆ دەوام تووشی ترسێکی زۆرە بنبیان وهێننەوە ئیتر هاوارەکان ئەقیژێنن ئەگرین ئەڵێن سکمانێشێ سەرمانێشی ئەمانە هەمووی هۆکارێکە بۆی کە ئەم مناڵە نەچێتە قوتابخانە. بەڵام هۆکارە سەرەکیەکانی کە ئێمە ئێستا لێرە حەزەکەم باسی کەم کە باسی نیشانەکانمان کردومان نیشانی کێشەی خەوی بۆ دروستە بێ مناڵەگەر تۆ هەستەکرد مناڵەکە و کێشەی خەوی هەیە، کێشەوەی هەیە کە میزەکە بە خۆیان بە شەوان، کێشەوەی هەیە نینۆکی خۆی ئەخوات، زۆر مناڵ هەیە تووشی ئەوە بکە نینۆکی خۆی ئەخوات، ترسی هەیە لە تاریکی، دڵە ڕاوکەی هەیە، تووڕا بێ، مناڵێکی عەسەبیە، شت ئەکێشێ بە دیوارە، سەرێشە و ئازاری سگەشی بۆ دروست بوو ئەبێت تۆ بزانی وەکو دایکێک وەکو خێزان ئەمە بزانین کە ئەمە یعنی سەرەتای ئەوەیە کە ئەو مناڵە ترسی لە قوتابخانە هەیە. هۆکارەکانی زۆرە بەڵام لە 150 بۆ 80 ئەو هۆکارانی کە ئێمە لێرە باسیەکەین ئەوەیە کە دابڕانە لە ماڵەوە. بۆچی مناڵ یعنی حەز ناکا بچێتە قوتابخانە؟ دابڕان لە دایک و باوکێتی، دابڕان لە ئەو ژینگەی ماڵەوەی کە ئێستا فەراهەم بووە کە ئێستا بەداخیشەوە یعنی زۆربەی دایک و باوکان ئایپادێگەیە بە مناڵەکەی مۆبایلێکی یاتێ لە بەیانی و پێێتی تاشەوکەیت ئەو جۆ خۆشی کە لە ماڵەهەیەتی ئەچێتە قوتابخانە و مەسئولیات و زوو هەستان لە خەو و مامۆستا و هاوڕێی تازە بەڵێ ئەمانە هەمووی ئەبێتە بە هۆکار یعنی هۆکارە سەرەکی ئەو دابڕانە لە ماڵەوە.
ئاستی هۆشیاری خێزان لە چه ئاستێکدایە چونکە بە تایبەت زۆر جار مناڵێک کە هێشتا نەچۆتە خوێندن دەبینی خوشک و براکانی کە لە خۆی گەورەترن بە جۆرێک باسی خوێندنەکەن بە جۆرێک باسی قوتابخانەکەن کە باز لە تووڕێی مامۆستاکەن باز لە جدیاتێکەکەن کە دوجار ئەم مناڵەش ترسێکی لەلا دروستە بێت پێشەوەی بچێتە بەرخوێندن لە ئەوەی کە ماوەیەکی زۆر لەسەرم تەختەڕەقەدانیشێ دوجار ئەمە گرتنی هاوڕەیەکی نوێیە کە چۆن تەعاملی لەگەڵ ئابکات یاخود لە تووڕەبوونی مامۆستاکەی ئەترسێت کەواتە ئەم ترسە کە لە قوتابخانەیە دروستە بێت چ کاریگەریەکی خراپ لەسەر مناڵە دروستەکات ئایا کاریگەری تەندروستی لە ڕووی تەندروستی و کاریگەری نابێت لەسەر گەشەی ئەو مناڵە بەڵێ من باسیۆشم کرد کە کاریگەرەکانی زۆرە بە تایبەتی کاریگەری دەرونی لەسەر مناڵەکە هەیە بەڵام ئێمە بێ هۆکارەکە دەستنیشان بکەین بزانین هۆکاری ئەوە چییە ئەم مناڵە تووشی ئەم کێشەیە بووە هۆکارەکانی زۆرە یەکێک لەوانە هەبوونی کێشی دایک و باوکە لە ماڵەوە لەوانەیە دایک و باوکە لە ماڵە کێشی هەبێ مناڵەش وا بزانێت کە ئەم ئەگەر قوتابخانە ماڵەوە بەجێبێڵێ لە قوتابخانە خوازان دوایی لە ماڵەوە چی ڕوئەیە هەنێک کات گرنگی پێدانی زیاد لە ڕادە بەدەرە لەوانەیە ئەم مناڵە تاقانە بێت لەوانەیە ئەم مناڵە نەخۆش بێت بە بۆنی نەخۆشیەکەوە لەوانەیە مناڵێک بێت کە زۆر گرنگی پێدرابێت لەلایەن هەردوو ماڵە باوانەوە ئەمانە بن بە هۆکارێکە ئەم مناڵە تووشی سترس و قەلەقیە بێ ئێستا من خۆم کەیسێکم هەبوو مناڵێکمان هەبوو تاقانە بوو هەر ڕۆژوو بە سیارێک هێنا بە قوتابخانە و ڕۆژێ نەنکی هات ڕۆژە باپیری هات ڕۆژە مامیە هات ڕۆژە خاڵی هات ئیتر ئەم مناڵە ژوای هاتبوو هیچ حەزی لە قوتابخانە نەبوو یعنی هیچ حەز و ئارزویەکی بۆ قوتابخانە بۆ دروست نەبوو بوو ئەمە ژوای کرد ئەم مناڵە بۆ ماوەیەکی زۆر دابڕا لە قوتابخانە تا ئێمە زۆر ئیشمان لەسەر کرد یعنی هاتین هەموو قوتابەکانی پۆلەکەیمان کۆ کردەوە بە پاس چوین سەردانی ماڵەوەمان کرد کە من لێرە زۆر سوپاسی قوتابخانەکە ئەکەم و هەروەها خێزانێکی کە زۆر هاوکارمان بوون هەدیەمان بۆ برێ مامۆستاکانی تاوەمان لێ کرد ئەم مناڵە بێتەوە بۆ قوتابخانە هەندێک کات یعنی مناڵ کە زۆر نازی پێدرێت کە زۆر لە ماڵەوە گرنگی پێیەن ناچێتە ناو قوتابخانەیەک کە مامۆستا پێ بڵێ دانیشە کە هاوڕێکی بڕۆ بەولاوە ئەمانە هەمووی هۆکارێکە بۆ ئەوە وەکاتی جاری واشەیە مناڵەکە نەخۆشیکی لەگەڵایە بە تایبەتی نەخۆشی شێرپەنجا کەیسیمان هەبووە کە مناڵەکە بە معدلی لەگەڵ دایکیا بووە ئێستا چۆن قبوڵی ئەکات بێت جیابێتەوە لە دایکی لە ناو قوتابخانەیە بچێت لەسەر ڕەحلەیەک دانیشێت و لەسەر مێز و کورسەکە دانیشێت و گوێ لە مامۆستاکە بگرێ ئەمانە یعنی هەمووی هۆکارێکم بۆی کە مناڵ حەزی هیچ بە قوتابخانە نەبێت جاری واشە ئەگەڕێتەوە بۆ خێزانەکە ئاسی ڕۆشنبیری خێزانێکی کە جەنابیشە باسی کرد خێزانەکە ئاسی ڕۆشنبیری بەداخەوە لە ئاستێکی نزمایە واکە کە ئەم مناڵە لە خۆی هیچ گیانە بێتەوە یعنی خۆی حەزەکات کە مناڵەکە لای خۆی بێت هێڵە بچێتە دەرەوە زۆر جار بە پێچوانەشەوە دایک و باوکمان بینیەوە کە وتێتی بە مناڵەکە کەی بێ قوتابخانە بکرێتەوە نەجاتم بێ بەدەستەوە بەس مامۆستا ئەتوانێت تۆ کۆنتڕۆڵکە ئەمە زۆر هەڵەیەکی ئێمە قوتابخانە بکەینە مەنبعێکی سەرچاوەیەکی سزادان بۆ مناڵەکە یا پێ بڵێن بە مامۆستاڵێ مامۆستالێت یا مامۆستایەکە بکە مامۆستا واولێکە ئەمانە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە زۆرە هیوادارم کە کەم بێتەوە یا جاری وایە دایکەکە خۆی هۆگری مناڵەکە بێ ئەمە هۆگری مناڵەکەیە ناهێڵە بچێتە کۆڵان ئەینێرە بۆ کۆرسێ بۆ دەورەیەک ئەینێرە بە باخچەی ساوایان بەداخەوە من خۆم بینیومە کە مناڵ هەبووە چووە حەزی کرد بچێت بە باخچەی ساوایان دایکوتی وەڵام من تەحمل ناکەم مناڵەکەم 4-5 ساعت لە باخچە بیری ئەەکەم هێناویێتەوە وای لێ کردووە مناڵە ئاستێکی متمانە بوونی بە خۆی زۆر لاواز بووە نەیتوانیوە لە ناو کۆمەڵگایە بژی کەمی ئاسیگیری مناڵەکە هەنێک کاتیش ئاسیگیری مناڵی وهەیە ئاسیگیری کەمە ناتوانێت لە قوتابخانەکەیە دابنیشێ ئەمانش یامەش ئەبێت بە یەکێک لە هۆکارەکان نەخۆشی جەستەوی دەرونی کە باسم کرد و گاڵتە پێکردنی مناڵ ئەو مناڵات ترسێت کە لە قوتابخانە گاڵتەی پێ بکەن کە لە قوتابخانە بیشکێنن هاوڕەکانی لێی بن یعنی لێدان ترس لە کەوتن ترس لەوەی کە جیاکاری هەبێت لە ناو قوتابخانە بۆ مناڵێ و مناڵی مامۆستایە من هەر خۆم کەیسێکم هەبوو مناڵەکە ئەیوت مامۆستا بۆچی هاوڕێکم دایکی لێرەیە پێڵە دایکەوە چ کاتی فرسەکان بۆ لای دایکی باوەشی پیاکە منیش ئەمەوێ منیش دایکم ئەوێت یعنی ئەمانە هەمووی هۆکارێکم چەندەها هۆکاری تریش هەیە کە لە قوتابیەکە کە هیچ حەزێک و ئارزوویەکی بۆ قوتابخانە باشەشنەخان زۆر جار خوێندکارێک یاخود مناڵێک گەزانین کە ئاستی زیرەکی زۆر باشە بەڵام مامۆستاکەی دوجار گلەی ئەوەی لێکات ئەڵێت دڵنیام لەوەی کە فلانە خوێندکار وانەکە ئەزانێت یاخود ئەو پرسیاری کە منێکم ئەو مناڵی زانێت بەس بۆ ترسی لەوەی هەیە کە هەستێتەوە ئەم وەڵامیان پرسیارە بە من بڵێت هۆکاری ئەم ترسە چییە؟ ئەو ترسە ناگەڕێتەوە بۆ ترس لە قوتابخانە بەس ئەوەی کە باسیشم کرد ئەگەڕێتە بۆ ئەو مناڵە ئەترسێ لە شکان ئەترسێ کە هەڵەیە بکە هاوڕەکانی گاڵتەی پێ بکەن ئەترسێ مامۆستاکەی لێی تووڕە ببێ کە یعنی بەداخەوە ئاڵێم ئەمە لە کۆمەڵگە ئێمە زۆرە من لە ناو قوتابخانەکانە زۆر بینیومە کە مامۆستاکە ئەگەر قوتابیەکە شتێک نەزانێت یعنی ئەیشکێنێت ئەڵە بۆ نازانیت و هەسە بچۆ دەرەوە و هاوڕەکانی پێکەن و گاڵتەی پێکەن
ئەمانە وای لێک ئەو مناڵە ئەمەش هەر یەکێکە لەو هۆکارن کە مناڵەکە بە هیچ شێوازی حەزی لە قوتابخانە نەبێ ئەگەر قۆناغیەکی سەرەتاییەوە هیچ ئەوە تەجروبەی ئەوەی نەبینیەوە بەڵام بیستوێتی لە دایکی لەوانەیە لە خوشک و براکانی لەوانەیە لە ڕاگەیاندنەکان ئەمەی بیستە بێ کە لە قوتابخانە مناڵ ئەشکێندرێ مناڵ ئیهانە ئەکرێت مناڵ ڕێزی لێ ناگیرێت ئەمەش یەکێکە لە هۆکارانە کە مناڵەکەی تر حەزی بە قوتابخانە زۆر باشە مۆساشن ئایا تەنها قوتابی پۆلی یەک ئەم ترسی هەیە کە سەرەتا دەزەکا بە خوێندن یان نا ڕەنگە لە پۆلی 2 3 و 4 قوتابیمان هەبێت کە بترسی ئایا تەنها ترسەکە ترس لە چوونە بۆ قوتابخانە یا لەناو قوتابخانەشا ترسی تر هەیە کە بەرۆکی دەگرێت بەڵێ ترسی تر زۆرە کاک جەلال کە باسیکەین بەڵام لە سەیا پێنجی ترسی مناڵ لە باخچەی ساوایان و 1 و 2 یعنی زۆر خۆی بینێتەوە باشە چی دەبێتەوە هۆکار کە ساڵی یەکەمی سەرەتاییشی تەواو کردو بەڵام لە پۆلی دووەمە هەر دەبێ ئەم ترسی لەگەڵا بێ ئایا تا چەندە قوتابخانەکانیش دەبنە هۆکاری ڕەوینەوەی ئەم ترسە قوتابخانەکان زۆر ئەتوانن هاوکار بن بە تایبەتی ستافی قوتابخانە بەڕێوەبەر جێگری بەڕێوەبەرەکان توێژەرەکان کە لەوێ ئیشەکان مامۆستاکانی بە تایبەتی تیشە کلاسەکەی لیدەرەکەی مامۆستای پۆلەکەی ئەوانە زۆر ئەتوانن هاوکار بن بۆ ئەوەی کە ئەم مناڵە ترسەکەی بزانین هۆکاری ئەم ترسی چییە ئایا لە ڕێگای قوتابخانە تووشی کێشەیەک بووە ئایا کێشەکە لە ماڵەوە دەستی پێکردوە ئایا لە ناو قوتابخانەکەیە ئەبێ ئێمە سەرچاوی کێشەکە بدۆزینەوە چارەسەریکەین کاک جەلال یعنی ئەگەر مناڵەکە واز لێبین لەوانەیە هەر بەم ترسەوە بڕوات کە چووە پۆلی 4 و 5 ئەگەر ئەم ترسی لەگەڵا بێ ئەوە زۆر کێشەیە ئەو کاتە بێ سەردانی پسپۆڕی دەرونی بکات و کێشەکەی زۆر قوڵتری زۆرمان بینیوە دایک و باوکان دەستی مناڵەکە دەگرن دێنە ناو پۆلەکەش لەگەڵ هێدانیش لەمە تا چەندە چارەسەرە بە تایبەتی بۆ قۆناغی یەکەمی بنەڕەتی بەڕای من وەکو توێژەرێکی دەرونی زۆر شتێکی ئاساییە لەبەرەوەی ئەو هەنێ مناڵ هەیە کە بەڕاستی ینی ناتوانێت تۆ لە یەکەم مەرحەلە ئەو مناڵە بەجێبێڵی ئەبێ ئێمە مەرحەلە بین ئەم مناڵە لە خۆمان دوور بکەینەوە خۆ تۆ ناتوانانی یەکەم جار خێرا مناڵەکە لێدانی تو بەجێبێڵی بە هیچ شێوازی نابێ وا بکەی زۆر ئاساییە کە مناڵەکە لەگەڵ یا بچیتە پۆلەکەەوە بەڕای من ئەگەر هەفتەیەکیش دانیشی دوای وردەوە دیتە لای پەنجەرەکەەوە دوای وردەوە ناو ڕاڕی مەکتەبەکە دوای وردەوە لای قادرمەکانە وردە مناڵەکە بەجێبێڵی بەڵام شنۆخەم ببوورە هەندێک جار ئەوترێت کە ئەو مناڵە ئەوەندەش مەڕۆ لەگەڵیا بە تەنان تاڕی قوتابخانەشی باخۆی بە تەنها بچێ بۆی دوجار زاڵ بێ بەسەر ئەم ترسەیە و پشت بەخۆی ببەستێت تۆ ناتوانی شەی داخان ئەو مناڵە لە پڕا کێشەکەی بۆ چارەسەرکەی هەموو کێشەیەک مەرحەلەی هەیە هەموو کێشێ ستێپ بە ستێپ بڕۆی لەگەڵیا نەگەوەی تۆ لە پڕا بڵێ مناڵەکە و بەڕەڵا نەکرێت تا ئێستا نازانێ بچی بۆ قوتابخانە تا ئێستا ئیزنە نایە بچی بۆ دوکانێک تا ئێستا هیچ شتێک بۆ نەکرۆ هەر لە ماڵەوە بۆ چۆن ئەتوانی بەتەنیا ئێستا بینێری بۆ قوتابخانە و لێشی دوورکەیتەوە وتیشم هەنێ مناڵ هەیە تاقانەی هەنێ مناڵ هەیە نەخۆشە هەنێ مناڵ هەیە حاڵەتێکی تایبەت بەخۆی هەیە ئەبێ قوتابخانە ڕەچای ئەمە بکە حاڵەتەکە بزانێت چییە و هاوکار بێ لەگەڵ خێزانەکەیە و لەگەڵ یا بڕۆ من ئێستا کەیسێکمان هەبوو لە قوتابخانە زۆر تەبیعی بوو ڕۆژێکیان دانیشتبووین مامۆستاکە زۆر سپاس یەکەم لێرەوە هاتە ژووری مامۆستاکە منیش دانیشتبووی وڵڵاهی من ئیتر ناچمە پۆلەوە ئیتر وتم مامۆستاوە چی بۆ تووڕۆبیتی معقولە من سیتە لە بەم هەیە سیانزە دایک و باوکیش دانیشتون ئیتر ڕاستی ژەکا بەڕاستی ینی شتێکی ناخۆشە دایک و باوک دانیشتبن وتم بۆتیەوە هەفتەیەکە لە ژوورەکەی منان مامۆستاشنە تخوا تۆش بی دەرسەڵیتەوە وتم ڕاستەکەی زۆر لەگەڵتان بەس یەک هەفتە چاوەڕێم کە ئیشەڵا چارەسەر بێ وردە ئەو مناڵانی کە زۆر هەوگربن بە تایبەتی لەگەڵ ڕێزمە بۆ ئەم منطقانی کە یعنی مناڵ زۆر نانێرم بۆ باخچە باوەڕیان بۆنی مناڵ بچێتە باخچەی ساوایان بچێتە دەرەوە یا بچێت بۆ کورس و ئەم شتانە مناڵەکە زۆرتر هەر لە ماڵەوەی هۆگری ماڵەوەی حەزی لە سێری تەلەڤیزۆن و ئەیپاد و ئەم شتانەیە وای لێ هاتبوو دایکەکە ئەبیا هەر بێ لەگەڵی تا وردە وامان لێکرد کێشەکە زیاتر ئەوەندە نازی مناڵ دەکێشن و دایک و لەگەڵ یا دەڕواگەنە سەردەمانی خۆی بەزل لەدایان ناردیتە ئەوش باش نییە بەزلدا ینی مناڵەکە قەناعەت ببینی لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان ئەو شتە هەر لە دڵیا بمێنێتەوە لەوانەیە لەگەڵ یا بڕوا ببێ بە ترسێکی تر لە قۆناقی تری تەمەنیان پیشانی بات مامۆستاوەکو جەلالیش پێشتر ئاماژەی بۆ ئەو کرد قوتابخانەکانیش هۆکارن چکە بینین کە مناڵێک لە قوتابخانەیەکی ئەهلیایە زۆر بەیانیان بە گەرم و گوڕێەوە هەڵەسێت ئەچێ بۆ دەوام یەتەوەڵێت زۆر خۆش دادەکان یاخود مامۆستاکان هەر لە دەرگاکەەوە پێشوازیمان لێ ئەەکەن و بە خێراتنیانەکەن و ئەم لەوالایان ماچەکەن و بەڵام لە قوتابخانە حکومیەکانە ئەمە نابینرێت ئایا ئەمەش هۆکارێکی دیکە نییە بۆ ئەوی تۆ مناڵان لە قوتابخانە حکومیەکانە زیاتر لە مامۆستاکانە ترسن زیاتر لە خوێندکارەکانە ترسن بۆی کە پەلاماریان نەزن لیان نەزن بەڵام لە ئەهلیەکانە ئەو ترسیان نییە ڕاستەکەیشەی داخانەوە قسێکی زۆر جوانە ئومێد دەکەم کە یعنی قوتابخانە حکومیەکانی ژوایان لێ بێت مامۆستاکانیش ئەو هۆشیاری یعنی ئەو هۆشیاری و بیرکردنەوەیان بگۆڕن کە ئەبێت گرنگی بە قوتابێکە بێت کە ئەبێ ڕێزی لێ بگری دڵنیا بە تۆ ئەمڕۆ ڕێزی لە قوتابێکە و گرت دوا ڕۆژ ئەبینیتەوە ئەو دکتۆرێکە مهندیسێکە ئەو تاجرێکە ئەو کرێکارێکە ڕێزی لێگرێتەوە ئێتەوە بەردەمت پێ دەڵە مامۆستا دەستە خۆش بێ سوپاسەکە هەروەکو چۆن دکتۆر فەرهەنگ ئەڵێ خۆزگەی من بمتوانایە
دووبارە مناڵەکەم گۆرە بکردایە ئەو کاتە هیچ کات پەنجەکانم وەکو هەڕەشە بۆ بەکار ناهێنا بۆ سزادانی و هیچ کات ئەوەنە کاتم سەرف ناکرد بۆی کە ئەم مناڵم فێری ئەدەب و ڕێز بکەم بەڵکو هەوڵم ئەیا کە پەیوەندیکی دروست لەگەڵ یا دروستکەم یعنی پەیوەندیکی باش پەیوەندیکی ڕێک و پێک لە وڵاتی ئێمەشا هەستەکەم ئەمە چونکە هەر لە کۆنەوە هاتووە کە بێ مامۆستا قوتابی لێ بترسێت وە بێ هەڕەشە بکات و ئەم شتانە ئەمە وای کردووە کە یعنی هیچ پەیوەندیکی ڕێک و پێک و دروست و گونجاو لە بینی مامۆستا و قوتابیە دروست نەبوو بەڕاستی یعنی زۆر کە من ئەو مامۆستایانە کە پەیوەندیکی پتە لە بینی خۆیان و قوتابیەکانە دروست دەکەن ئەمڕۆکە لە قوتابخانەکانی ئێمەیە تەبەن دەبێ ئەوەی کە قوتابی دەترسێت لە مەکتەب هۆکارەکانی بدۆزیتەوە چۆن ئەمڕۆ هۆکارەکان چارەسەر دەکەن ئایا تەنها بە توێژەری دەرونی و کۆمەڵایەتی لە قوتابخانەکانە دەکرێت یاخود ناتەنها بە دایک و باوکیش دەکرێت چۆن دەتانەوێت هۆکارەکان دەستنیشان بکەن و چۆن دەتانەوێت چارەسەریان بکەن بۆ چارەسەرکردن چەند حاڵێک باس دەکەین ئێستا لێرەیە بەڵام ئەگەر ئێمە یعنی زانیمان کە بابەتەکە ترسە لە قوتابخانە پێویستی بە 2 هەفتە بۆ 3 هەفتە چارەسەر هەیە ئەویش کەسێکی پسپۆڕ بە یارمەتی هەموو کارمەندانی قوتابخانەی تر مامۆستاکەی بووە دایک و باوکی و بەڕێوبەر و جێگری بەڕێوبەر ئەمانە هەمووی ئەبێ یارمەتی بن تۆ بەتەنیا ناتوانانی وەکو توێژەر ناتوانانی بەتەنیا وەکو دایک و باوکیش بەتەنیا ناتوانانی یعنی چارەسەری بکەیت ئەبێ هۆکارەکەی بدۆزینەوە ئایا ئەم مناڵە لە چی ئەترسێ ئایا لی دراوە ئایا سزا دراوە بە شێوازێک ئایا مامۆستاکەی لی تووڕە بووە ئایا لە ڕێگەی قوتابخانە کەسێک عەزیەتیاوە بە هەر حاڵ هەر هۆکارێکی هەبێت دەبێ ئێمە هۆکارەکەی بدۆزینەوە دوای هۆکارەکەی ئەوە شتێکی تر کە زۆر گرنگە خۆشەویستی دەربڕینە بۆ ئەم مناڵانە بەداخەوە ئێمە هەمومان یعنی لە وڵاتی خۆمانە بە مناڵاناڵین دایکی تۆ نابوو تۆ بۆ چیواکەیت و ئەبێ سزا و بەم و ئەبێ عقوبە بەم و ئەمانە هەمووی هەڵەیە بە هیچ شێوازی ئەم مناڵانە ئەبێ زۆر نەرمونیان بی زۆر بە شێوازێکی جوان هەڵسکۆتیان لەگەڵا بکەی خۆشەویستیان بۆ دەربڕی باوەشیان بۆ بکەیتەوە ئەمانە وای لێ کە مناڵەکە ئیتر هەست بە متمانەیە بکات جارێ لە دەرونی خۆیان ئەنجا بڕات بەرەو کێشەکەی کەمکردنەوەی سترێس لە ناو قوتابخانە بزانین چ سترێسێکی هەیە مناڵە ناو قوتابخانە چی بۆتە هۆکار کە ئەم مناڵە بترسێت چی وای لێ کە ئەو ناچێتەوە بۆ قوتابخانە و هەمیشە ئەمی پێ بڵین کە هیچ کەسێک کە ماڵ و تەواو نییە هەموو کەسێ هەڵاکە ئەو زۆرتر لەوە ئەترسێت کە هەڵەیەک بکات و گاڵتەی پێ بکەن کە شتێک یعنی لە قوتابخانە بەڕاستی نەزانێت چۆن بچێت بۆ توالێت نەزانێت چۆن ئەم یعنی تعامل بکات لەگەڵ هاوڕێکانیە لەگەڵ مامۆستاکانیە و هەروها نەزانێت چۆن بچێت پارە خەرجکە ئەمانە هەمووی هۆکارێک ئەو ترسە لەوەی لێکرۆ کە هەر حەزی لە قوتابخانە نەبێت لە وڵاتی ئێران یەک شت هەیە شەیدا خان ئەمە زۆر بە باشی ئەزانم بەداخەوە لە وڵاتی خۆمان ئەگەر 21 مانگ دەوام هەبێت قوتابی پۆلیەک ئەگەر بزانن هەفتەی دوای ئەوە یا دە ڕۆژ دوای ئەوە دەوامەکەن بە بۆ چوونی من وەکو توێژێرێک ئەمە زۆر بەهاڵە ئەزانم لەبەرەوەی ئەو مناڵە یێتە ناو قەرەباڵغی فەوزایەکەوە سەیرەکە هەمووی قەرەباڵغ و پۆلی 5 و 6 هەمووی هاوارەکات و ئەمە ڕاش دەکرێت و ئەمیش هیچ نازانێت یعنی بەڕاستی لە ئێران 3 ڕۆژ 4 ڕۆژ پێشەوە قوتابخانەکان بکرێتەوە قوتابخانە بە شێوازێکی جوانە ڕاستێنرێتەوە خواردنداندرێ مناڵ لەگەڵ دایک و باوکی ئەتوانێت خوشک و براکانیشی بێنێ یێتە ناو قوتابخانەوە کە هاتە ناو قوتابخانەوە سیرەکە قوتابخانە خۆش و مامۆستاکان پێشوازی لێکەن و پێڵە ئەمە بەڕێوبەرەکەتە ئەمە مامۆستاکانتە ئەمە شێوازی قوتابخانەکە بەم شێوازێت و ئالێرە دانیشی ئەمە هاوڕێکانتانە یعنی تا 3 ڕۆژ 4 ڕۆژ ئیشەکەن لەگەڵ مناڵەکەیە یەکێ لە قوتابخانەکانی هەڵەبجەم ساڵ بەم شێوازە پێشوازیان لە قوتابی ئەوە زۆر باشە دەستیان خۆش بێ یعنی زۆر شتێکی باشە و زۆر دەبێتە بە هۆکاری ئەوەی کە ئێمە ترس لە قوتابخانە نەمێنێت و هۆکارەکانی چارەسەری زۆر قسەی یعنی سەرزەنشتی نەکەین و پێش قوتابخانە پێش مناڵەکە بچێتە قوتابخانە ئێمە توانین چیرۆکی بۆ بخوێنینەوە و باسی یادەوەری خۆشەکانی خۆمانی بۆ بکەین شتی ناخۆشی بۆ نەگەڕینەوە بە هیچ شێوازێ شنۆخان ببوورە زۆر جار مناڵی واه بوو کاتۆتە ماڵەوە گریاوتێتی منی تر ناچم بۆ قوتابخانە پرسیارە لێ کردووە مامۆستاکە و لێو تووڕە بوو ئایا ئەمڕۆ لە وانەکەتە باش نەبووی لە ئەمتیحانتان کردووە کەوتوی ئەیچی وتێتی من حەزم بەو پاسە نییە بچم لێم تووڕە ئەبن چونکە زۆربەی پاسەکان کە کەسێکیان لەگەڵا ئەبێت دوجارەڵی باش پەیوەندیەکەم بە پاسەکەەوە قسەیان لەگەڵا ئەکەم بزانم بۆ ئەو ترسەشی هەیە پەشیمانە بێتەوە لە قسەکەی ئەڵێ نەخێوانی ئەبێت چارەسەر لێرەیە بۆ مناڵە چی بێت ئەو مناڵە احتیمالی زۆری هەیە کە بترسێ لەوەی کە ناپاسەکە دووبارە لی تووڕە ببنەوە ئەو تووڕەبوونە دوای لێک ئەم مناڵە لە ناو هاوڕێکانیان بشکێت کە شکات ئەو مناڵی تر ئەترسێ بۆچی بچێتە ناو ژینگەیەکەوە کە بیشکێنن کە لی تووڕە بێن کە بێتاقەتیکەن هەر مناڵێک تووشی ئەم ترسە بوو بەڕاستی ئەبێ هەم خێزانەکان هەم دەوروبەر یارمەتی بن زۆر ئاساییە تۆ بچە بە سایقی پاسەکە بڵێ بە هەر کەسێکە لە ناو پاسەکە بڵێ ئەو مناڵی من
ترسی هەیە لە قوتابخانە بێ بە شێوازێکی جوان مامەڵی لەگەڵا بکەی بە شێوازێکی جوان هەڵسوکۆتی لەگەڵا بکەی تا ترسە نەمێنێت. ڕێژەی ئەم ترسە لە قوتابخانە بەگشتی چەندێکە ئەوەندێک ئەگەر ئامارێکی ینی تەقریبیشتان لەلا بێ هەر ئاساییە وەروها منداڵ هەیە لە حاڵەتمان هەبوو لەبەر ئەم ترسە واز لە قوتابخانە بێنێتونە چێتە مەکتەبەوە؟ بەڵێ کاک جەلال من ڕێژی کوردستانم لەلایەنە بەڵام بەعام ڕێژە جیهانیەکان چونکە ئەم ترس لە قوتابخانە ئەوە نییە تایبەت بێ بە شوێنێک و چینێک و توێژێک ئەمە عام و گشتگیرە و لە سەیا 5 بۆ قۆناغی باخچە هەتا پۆلی 1 و 2 و 3 بۆ ناوەندیش لە سەیا 2. بەڵام ئێمە چی بکەین پرسیاری دووەمە عفو ینی جگە لە ئامارەکە ینی قوتابی هەبوو یا حاڵەتە بۆ کە هەرواز لە خوێندن بڵێت؟ بەڵێ ئێمە کەیسمان هەبووە من خۆم بیستومە کەسی ینی نزیکیشم ئەمەی بۆ باس کردوم کە بینی ومە مناڵ هەبووە ئەم ساڵ بردووانە بۆ قوتابخانە لەگەڵ ڕێزما بەڕێوەبەر و ستافی ئەو قوتابخانەیە تەحمولی ئەویان نەکردووە مناڵەکە دایکی لەگەڵ یا بێ هەفتەیەک یا بڵێن 2 ڕۆژ لەگەڵ یا بێت و یا ئیشی لەسەر بکەن یا ئەمە ڕەوانەی لای تۆژەرێکی دەرونی بکەن مناڵەکە ئەو ساڵی خوێنی فەوتاوە من هەر ئێستا کەسێک ناسم کە ئەبیایە پۆلی 6 بێ لە پۆلی 4. کێ هۆکارە یا کێ بەرپرسە لەوە؟ ئایا مامۆستاکانن دایک و باوکن 2000 ئەمە مناڵێکە هیچ تاوانێکی نییە؟ هیچ تاوانێکی نییە زۆریش یعنی جێ ئەسەفە بەڕاستی من هەستەکەم هەم خوێندنگاکە بەرپرسە هەم خێزانەکەش بەرپرسە هەنێ خێزانمان هەیە خۆی لەگەڵ ڕێزمە تۆزە فەقیر حاڵ و زۆر گوێنایە ئەڵێ کێشەنیە مناڵەکەم ڕانە هاتووە ناچێت نەچوو بە باخچەش پێدانی نازە بۆ مناڵ بەڵێ زۆریش تەنانەت بەرنامەیەکی دکتۆر کەریم هەبوو کەریم شەریف گوێم لێگر مامۆستایەک تەلەفۆنی کەوتی من مناڵەکەم پۆلی 2 ئەبیای پۆلی 2 بێت ئەبیا پۆلی 3 بێت تەمەنی 9 ساڵی سا نەچوو بۆ قوتابخانە ینی مامۆسای ئەمە نییە تۆ کەسێک بێت ئاسی ڕۆشنبیری لە خوارەوە بێت یا کەسێکی خێزانێک بێت دایک و باوکی خوێنەوار نەبێت لە هەموو چین و توێژێکە ئەمە هەیە مناڵەکەی 9 ساڵ بۆ ئێستا نەچۆتە قوتابخانە دێ بەداخەوە یعنی ئەمە بۆچی بێ لە کۆمەڵگایەمە هەیە بەس لەبەرێ مناڵەکە و نەگری بەس لەبەرێ مناڵەکە و یعنی واتێنەگی کێشەیەکی هەیە و چارەسەریکەی بەڵێ ئەمانە زۆر هەیە من هەستەکەم هەم دایک و باوک هەم قوتابخانەکەەوە هەم بەرپرسانیش ئەوانەی کە بەرپرسن لەم کارە مەسئولن توێژەرەکان ینی کەسانی تر ڕاست پێرن بۆ ئەم کێشانە چارەسەر بکرێت بۆچی مناڵێکی کوردی ئێمە نەخوێنێت؟ زۆر بە کورتی ڕێنماییت بۆ دایک و باوکانە چێک هێشتا دەستپێکی وەرزی خوێندنە بەڵام ڕەنگە هێشتا قوتابیەکانیان بترسن یا لەگەڵیان هەمسنە ناو قوتابخانەکەەوە. ڕێنماییم ئەوەیە کە دایک و باوکان یعنی بەڕاستی مناڵەکانیان خۆش بوێ خۆشەویستی بۆ مناڵ ڕێزێنان بۆ مناڵ زۆر سەبەبە کە تۆ بزانی ئەو مناڵ و چی ئەڵێت ئەو مناڵە لای تۆ میوانە لاوانەی فترێکی زەمەنی کەم بێ لای تۆ میوان بێ دوایی ئەڕوات بۆچی ڕێزی لێ ناگری بۆچی هەست ناکەی بزانی کێشەکەی چییە و هیچ کاتێکیش مەهێڵەکە قوتابخانە وەکو شوێنێکی سزاوایە بۆ مناڵەکەی تۆ هیچ کات ئەمە لای مناڵەکە و لای مناڵەکە دروست مەکە بەڵێ مامۆستاکە و لێدەیە قوتابخانەوەی قوتابخانە بە شتێکی جوان بزانە بڵێ تۆ ئەبی بە کەسێکی زیرەک ئەبی بە کەسێک خوێنەوارە بە کەسێکە ڕێزی لێگرن دوای لە کۆمەڵگایە ئەگەر ناتوانین ڕێگایەک بدۆزیتەوە ڕێگایەک دروست بکە و من بە کۆتا قسم بە قسەیەکی یاڵمازگۆنەیە کە ئاڵێت من کاتی خۆی مامۆستایەکم هەبووە زانیوەتی کە من کوردم دەرسەکەم بزانایە و نەمزانایە لەوانەکە هەر لایانی خۆم ئەخوارد بەڵام کە دوایی گەورە بووم و یەکەم فیلمم بەرهەم هێنا هەموو داهاتی بەرهەمی فیلمەکەم کرد بە چارەسەر بۆ مامۆستام کە زانیم نەخۆشی شێرپەنجەی هەیە حەزم کرد ئەمەی پێ بڵێم مامۆستاکەم ئەمەی پێ بڵێم و شەرمەزاری کەم کە ئێمە وەکو کورد ڕەندە نییە کورد ئەوەی کە مرۆڤایەتی بۆ گرنگە نەتەوایەتی بۆ گرنگ نییە هیوادارم ئێمەش بتوانین مناڵەکانمان جوان پەروەردە بکەین و داواشیان لێکم لە دایک و باوکان نەهێڵە مناڵەکانیان لە خوێندندا ببڕن. زۆر سپاس بۆ بەڕێز خاتوشناسین توێژەری دەرونی سپاس بۆی کە لەگەڵمانە بووی. زۆر سپاس بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە پەیامبەرمان چیانووری لا کەرکووک بۆی ئامادەکردوین کە ویش دیارە خەڵاتکردنی یەکەمەکانی پارێزگای کەرکووکە با پێکەوە بینەری و راپۆرتە بین.
خوێندکاریمان ئەوەیە و خوێندنی کوردی لە کەرکووک بەیاخێکی زیاتری پێ بدرێ و گرنگی پێ بدرێ و خوێندنەکانی تر بۆ ئەوەی ئێمەش خوێندکارانی کورد لە کەرکووک بتوانین جێ خۆمان بکەین و لە شارەکە و لە ڕێی ئەو زانستێک کە پێمانەوەیە خزمەتی شارەکەمان بکەین بۆ داهاتوش هیوادارین لە قۆناغی کۆلێژ ئەوانە پەرە بە سیستەمی خوێندنەکان بدرێت بۆ ئەوەی ئێمەش خزمەتی وڵاتەکەمان بکەین. ئەکید دەبێ گرنگی پێ بدرێت و مستحقا زیاتریان پێ بدرێ بەس تا ئێستا هیچ وام بۆ نەکراوە. یەکەم شت خوێندکارە بێ ئامانجی خۆی دیاری بکە بزانێت کە چێ بێت و دووەم شتش ئەوەیە کە نەبێ هەرگیز کۆڵ بدات لە نیوە ڕێگاکە بۆسەت وازە ئامانجەکەی بێنێت. ئەکید هیچ شتێ بە ئاسانی نایە. ئێمەش ئەم پلەی بەدەستمان هێناوە لە دوای 1000 ماندوو بوون و هیلاکی و شۆن و خۆنی چەندی جار کەوتوین و هەڵساوینەتەوە و وازمان نهێناوە پێویستە طموحاتیان هەبێت و دائما هانی خۆیان بدەن بۆی باشتر و باشتر بەدەست بێنن. سەرەتا ئەوە کردە سەر توانای خوێندکارەکە و پێوەری هەوڵدانەکانی پێویستە خوێندکار توانایەکی زۆری هەبێت هەوڵێکی باش بدات کاتەکانی بۆ خوێندن تەرخام بکات و ئەمەشە بێت بۆ ئەوەی بتوانین نمرەیەکی باش بەدەست بێنن. بەپێی خوێندکارەکە کەوتووە مەسەلەن زۆربەی خوێندکارەکان خۆدنە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەماشاکردنی تەلەڤیزیۆن و یان کات بە سەردانیکردن و چوونە دەرەوە بەسەرەبەن پێویستە ئەوانە کەم کرێتەوە بە تایبەتی لە پۆلی 12 کە ئەمە چارەنووسی خوێندکارەکە دیاریەکات. سەرەتا سوپاس بۆخوا ئێمە کە خوێندنی کوردی لە ئاستێکی زۆر باشداین ڕاستە گیر و گرفتمان هەیە بەڵام توانیمان لە ڕێزبەندی یەکەمەکانی قوتابخانەکانی شاری کەرکووک بین. ئێمە داواکان لە حکوومەتی هەرێم هەوڕێکی جدیمان لێ بداتەوە زیاتر گرنگی بە مامۆستایان بدا لە بواری پەروەردە بدا ئامادەکاریەکانمان ئەو شتانی کەوا پێداویستەکانی باڵن قوتابخانەکانمان بۆ دابین بکە میلاکمان باش بکە حتاکو بتوانین لەگە ئەو ئاستێکەوە ئێستا لە تیاین بمێنینەوە. ئێمە ساڵانە بەتایبەتی ئێمە ئێستا خوێندنگەی ئامادەی کوێستانی کچان هەموو ساڵ لە یەکەمەکانی کەرکووک بووینە هەموو یەکەمەکانی عێراقدا بووینە. کارەوەی ئەمڕۆ بینیمان مەراسیمێکی ڕێزلێنانە بۆ خوێندکارە یەکەمەکان لەسەر ئاستی شاری کەرکووک لە نێوان هەموو خوێندنی عەرەبی، کوردی، سریانی و خوێندنی تورکمانی. دیارە ئەمە هەنگاوێکی زۆر باشە و پێویستمان بە ئاور لێدانەوەی زیاتر و زیاترە. ئەم منافسەی کە ئەمڕۆ کراوە لە نێوان ئەم خوێندکارانە و توانیویانە نمرەی زۆر باش بەدەست بێن ئەمە یەکەمەکانی سەر ئاستی خوێندنە لە کەرکووک. دیارە خوێندنی کوردی توانیوێتی لە پێشبڕکێکە توانم بڵم لە پێشی خوێندنەکانی ترەوە بێ و ئاستێکی باش تۆمار بکە. ئەمە مانایەوە نییە کە خوێندن لە شاری کەرکووک بێ کێشە و بێگرفتە. کێشە و گرفتی زۆرمان هەیە لە بەردەم قەیرانێکی زۆر گەورە داین. دیارە کێشەکان جۆرا و جۆرە هەندێکی پەیوەندی هەیە بە حکوومەتی ناوەندەوە و هەندێکشی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بەشێکشی پەیوەندی بە ئیدارەی شارەوە هەیە. بەڵێ ئازیزان کۆتا بڕگەی پرۆگرامەکەمان تەوەری دروستکردنی خواردن و شیرینیە کە خاتو فاتمە حەسەن پێشکەش تاین دەکات بە هیوای ئەوەی کە تاوی خانمان بینەری ئەم تەوەرەیە بن و بتوانن سوودێکی باشی لێوەربگرن. فەرموون با پێکەوە بینەری بێت. سڵاتان لەبێت بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم ئەم جارش لەگەڵتانم لە دروستکردنی شیرینی.
شیرینی ئەمڕۆمان پێکاتیان لا کریپتان لە دروست دەکەم. پێکاتەکان بریتین لە 4 دانە هێلکە 2 کوب ئارد 4 ماکچێشت ڕۆن هەرچی جۆرە ڕوونەک بیتن 2 کوب شیری جیراوە 1 ماک ڤانێلا 2 ماکچێشت شەکر تۆزێک خوێ ئەوە پێویستیەکان بوون. ئێستاش لەگەڵ من تا کۆتاییەکەین. ئەوە شەکرەکە یعنی چ بەرداغێک بەکاردێتن لە بۆ قیاسی ئاردەکەی هەمان ئەو بەرداغە لە بۆ قیاسی شیرەکەی دائما لە هەر شتێک یەک بەرداغ لە بۆ قیاسەکەی بەکاردێنە باشترە. کەمێک ئاوی حامز بە ئەوە جوان تێکە بی ئەو جارە ئاردەکەی هەمووی بەجارێک تێمەکە ئەوها باشترە بە 2 جاریان بەسێ بێت. ئێستاش هەویرەکە تەواو بوو یعنی جوان تێکماندا باساڕەکە لە ناو دورکەچی ئەوها دەکەم هەتا ئاسانتر بی لە بۆ چێکردن لە ناو مەقلەکەی. ئەو مەقلەکەی کەمێک چەور دەکەم ئاستەم ئەو مەقلەیە پاشەوەی کە چەورمان کرد دەبێت یعنی گەرم بیتن زۆر گەرم بی پێش ئەوەی هەویرەکەی لە ناو بکەین چونکە ڕەنگە پێیوە بنووسێتن ئەگەر گەرم بیتن زووتر لێ دەبیتەوە. ببینرانی خۆشەویست ئێستا هەویرەکەمان تەواو بووە ئەو فنجانەشمان دانایەت چونکە هەر جارێ بە فنجانەکەی بکەنە ناوی هەتاوەکو هەموو کلیپەکان وەکی یەک دەربچی. پاشان ئەو تەباقیلۆمان ئامادە کردی مەقلەکەی بە بەتاڵی دەخینە سەری هەتا مەقلەکە گەرم بیتن یعنی تاوەکە گەرم بیتن هەتاوەکو پێوە نەنووسێتن. ئەوهالی دەکەین هەتا کلیپەکە تەنگ بیتن تەنگ بی خۆشترە. هەر جۆرە مەقلەیەک بیاتیان دیە مەرز نییە لەو شێوەی بیتن.
هەر جۆرە بیاتیادە بەس دایمان لە بۆ کریپ ئەگەر هەندێک ینی تیڤالبی باشترە بنەکەی بنی مەقلەکەی کەمەک ئەستوربی باشترە ئێستاش بنەکەی برژە جار بەجار کەمەک چەوریەکە بنرانی خۆشەویست لە ئەوی بزانن چەند کریپ دەردەچیتن یعنی چەند نانی کریپ دەردەچی حەسەب ئەو فنجانەیە کە بەکاری دێنن ئێستا مەسەن لە بۆ دوو بەرداغ ئارد ئێستا ئەمن مەسەلەن چەند خۆم دروست کردیە لە کۆتاییەکەی دەردەکەوی چەندم دروست کردیە بەس لە ئەوی بزانن چەند دانە دەردەچی حەسەب فنجانەکە گەورە و بچکەی فنجانەکە بەس بەو شێوە فنجانەکە بەکاربێنن باشترە حتى ئەگەر بە دۆرکەکەی تێبکەن دەڕژێ لە ناو فنجانەکەی بێ باشترە ئەو زۆرە شیرینیە زۆر ئاسانە دروستکردنی خێرایە یعنی هەر کاتێک میوانت بێت یا منداڵ حەزی لێ بێتن بەتەئکید منداڵ حەزی لەو زۆرە شیرینیە چونکە ئەوە لەگەر نوتێلای خۆشە لەگەر میوەی منداڵی زۆربەیان حەزیان لە نوتێلایە و زۆربەی کچانیش حەزیان لە جۆرە ئەوە زۆر لەسەر شەقامەکان دەفرۆشرێتن ئێستا وەچی ئەوە هەویرەکەی لە ناو دەکەم یەکسەر مەقلەکەی ناجوولێنم بەڕێک یعنی تۆمبی لەسەری ئەوجە یەکسەر ئەو بکەم یەکسەر مەقلەکەی ئەوها لێ بکەم ئەوە دەبیتن یعنی ئەوها ڕاست نابیتن کونکون دەردەچیتن وش آخر دانا احتمال لا قد كنت دبيتي لواندي يعني زور بيس ناكا مقلكي تصوركي هموي دو زار تصوريكا يكام زار لقر ناوراستيكي بيس ناكا هر زار تصوريكي اگر هر زار تصوريكي جوان نابيتن بهمو یەک جاریان دوو زارتەوەی بنرانی خۆشەویست ئێستاش تەواو بووین لە دروستکردنی کریپەکە حەفت دانە کریپ دەرچوو یعنی حەسەب فنجانەکەیە و بەکاری دێ ئەمسان گەرچەند گەورە بیتن کەمتر دەبی و ئەگەر بچکە بیتن کو بتەوێ ئەوها بە دوو شێوە دەیڕازێنمەوە ئێستا بە دوو شێوە جوانترە ئەوەش چیسە دایمە ناو بەرداغەکەی هەوجە ئەگەر لەگەر نوتێلا یان لەگەر کرێم خۆشە کریپ کریپەکە بۆ شێوەی دادنەی ئەوە ئەو ڕووە لوسەکەی داینە پشتەوە
دەتانی کرێم بەکاربیێنی یان نوتێلە فەرقی نییە. شێوەیەکیە بخۆی ئەو کریپ لەگەر میوەی خۆشە هەرچ میوەیەک بیت مەسەرەن مۆز فراوڵە یان لەگەر مەرەباش خۆشە مەرەبای فراو یان جەلاس یا هەرچی مەرەبایەک. بینەرانی خۆشەویست لێرەدا دێنا کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە دروستکردنی کریپ. هیوادارم سوتان لێرگرتن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کات جێگەی سوود و ڕزامەندی هەموو لایەکدەر. سپاس بۆی کە تام ساتی بەرنامە لەگەڵمانە بوون. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە. سپاس بۆ تووشەیدان. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.